هەر کەسێک بێوێت حەج بکات خۆزگە بەوە دەخوازێت کە تاکو ڕۆژی عەرەفا ساخۆ و سەلامەت بێت و بتوانێت ئەو فەریزەیە بە ڕێکوپێکی جێبەجێ بکات. ڕۆژێک بەر لە عەرەفا کە ڕوکنی سەرەکی حەجە، مسلمانانی هەموو جیهان ئەوانەی سەردانی شاری مەکە دەکەن بە تەواوی خۆیان ئامادە دەکەن بۆ بەشداریکردن بۆ ئەو ڕۆژە. شەودا دێت و حاجیان بە پۆشاکی حەجەوە کە ئیحرامی پێدەگوترێت بریتیە لە 2 پارچە قوماشی سپی لە یەک پێچراو. حاجەکان کەلوپەلی شەو ڕۆژێک بۆ ئەو ناوچەیە دەبن و بەڕێ دەکەون کە پێی دەڵێن ناوچەی عەرەفا. حاجیان بە دەمگوتنەوەی لەبەیک ئەڵڵاهوممە لەبەیک هێدی لەو شوێنە نزیک دەبنەوە و تاکو دەگەنە شوێنی حەڵاڵەی خۆیان. لە شەودا جگە لە نوێژ و خۆئامادەکردن بۆ بەیانی حاجیان سەر خەوێک دەشێنن تاکو بەیانی دێت و پێشوازی لە ڕۆژی عەرەفە دەکەن. کێوی ڕەحمە کە دەکەوێتە ناوەڕاستی ناوچەی عەرەفاتەوە کە بە نیشانگەی ئەو ڕۆژە ناسراوە، کێوێکە هەموو حاجیان لەو ڕۆژەدا هەوڵی ئەوە دەدەن بچنە سەر کێوەکە، ئەگەرچی ئەمە یەکێک نییە لەرکەکانی حەجیش. ئەو کێوە لە ڕۆژی عەرەفەتدا بە جۆرێک دەبێنرێت کە زۆر جیاواز دەبێت لە ڕۆژەکانی دیکە و لەم ڕۆژەدا کێوەکە بە بوونی حاجیان ڕەنگی سپی دەپۆشێت. لا شريك لك. ئەمە جگەلەوەی ڕۆژی عەرەفە پیرۆزی و تایبەتمەندی دیکەی هەیە و جگەل حاجیان ئەو کەسانی کە لە ماڵەوەشن ئەگەر لەم ڕۆژەدا بەڕۆژوو بن ئەوە بەپێی فەرمودەی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت لە گوناهی 2 ساڵ ڕزگار دەبن. بەیانێکی زوو حاجیان دەست دەکەن بە نزا و پاڕانەوە نوێژکردن، چونکە هەروەکو لە فەرمودەکانی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت هاتووە، دوعاکردن لەو ڕۆژە گرنگی و تایبەتی خۆی هەیە. دیمەنەکانی ئەو ڕۆژە و ئەو خەڵکە زۆر جیاوازە و مرۆڤ لە ژیانی خۆیدا یەکەم جارێتی ئەو دیمەنانە ببینێت و بە جۆرێک هەمیشە ئەوە بە خەیاڵی مرۆڤدا دێت کە لە ڕۆژی حەشر دەچێت. مرۆڤەکان هەمویان بە جلوبەرگی سپی و بە تەرخانکردنی هەموو کاتەکانیان بۆ نزا و پاڕانەوە یاخود با قورئان خوێندنەوە سەرقاڵ دەبن. نیوەڕۆ تێپەڕ دەبێت و وردە لێوارە نزیک دەبینەوە و لەم کاتانەدا حاجیان با گوڕوتینێکی زۆرترەوە دوعا دەکەن. پێشمەرگۆ کردم بۆ کوردە خڕۆ کردم بۆ ئەوێت دەربەدەر بێخت نەفشینە خۆی ئینشاءالله خدای بەگەڕێنەوە ئینشاءالله بزنا والله ما بو هميو كرن عولي بو بيشمرگو شتينجي بو عيالي خو ان شاء الله سر دراز بن ان شاء الله دائما بو بيشمرگو ان شاء الله ودعاء من هم التي كل ودعاء ما كنت خواك لسان سر بخوب كي لأمة محمد ما كل خصم كس ما كنت خواي قالوا لي ما اكتبك يا ربي أبي حزيري بيت إيركانا يا ربي بيت إيركانا خواي قالوا إيركانا بقسمتك يا ربي. لەرکەکانی حەجدا پێویستە حاجێک دوای بانگی مەغریب ئەو شوێنە بەجێ بهێڵێت، بۆیە ئێستا ئێوارێکی درەنگە و لە مەغریب نزیک دەبینەوە. حاجیان دوانەزا و پاڕانەوەی خۆیان دەکەن و ئەو ناوچەیە چۆڵ دەکەن. بانکی مەغریبە و پەیتا بەرەو موزدەلیفە بەڕێ دەکەون و ئیتر توانیان لەم ڕۆژەدا کە ڕۆژی عەرەفەیە ئامادە بن و ڕوکنی سەرەکی حاج بەجێ ببگێن و لێستادا بۆ ناحاجی و ئەو فەریزەیان ئەنجام